دادا كاڵە فەرموو. السلام عليكم مامۆستا. عليكم السلام ورحمة الله خوشکە کاڵێ. مامۆستا عەرەبی خوا جزات بڵێنێ لە دنیا و لە قیامەت. لەگەڵ ئێوەی بەڕێزیشا دادای گیان. بۆ ئامۆژگاریە هەفتەکەی کرد بە منەدا چونکە دەن ئازایم لەو ئافرەتە کرد. ئەی دەستەکانت خۆش بێ. سەلامەت بی. مامۆستا جیرانیمان بەیەکەوە بڵێ جیرانی. بەڵێ. ئەو لە گەڕێکێکەوە منیش لە گەڕێکێکم. ڕاست دەفەرمێ. بەڵێ بەس هاتوو چۆمانەیە. تخوا جزات داتەوە چونکە دەن ئازایم لێ کرد و لە لای خوای گەورە خۆمش پاکەوە کرد داوای تۆبەم نەسیحەم کرد. یا ڕەبی خوا پاداش دەتەوە ئەم بەرنامەی ئێمەش ئینشاڵڵا بەرنامەی پرۆگرامی خۆشەویستیە لابردنی ڕقا لابردنی کینەیە لە دڵەکاندا ئەوا بە ئاگاهێنانەوەیانە من گەلێ سوپاسی جەنابەت دەکەم دادا کاڵێ کە ئەلحەمدا بە قسەی برای خۆت و باوکی خۆت کردووە کە دوو قسەی خێرت ئەوە بۆ قیامەتی من بۆ خۆم گەلێ شادمانم بۆ قیامەتیەوە تا دڵی مرتاح بوو خوای گەورەش ئەوەی لا بردووە بەرامبەریش دڵی خاوێن دەبێتەوە دەرسێکیشە بۆ داهاتوو ئێمەش هەر پرۆگرامەکەمان ئەسڵی ئەم بەرنامەیە بەس لەبەر خاتی ئەوەیە یا ڕەبی خوا جزای بەخێر داتەوە من گەلێ سوپاست دەکەم دەستخۆشی مەمنونم مامۆستا پرسیارێکیشم هەیە پرسیارەکەشت بکە بەڵێ سەلامت مامۆستا زێڕ لە ماڵە هەبێت زەکاتی لێکەوێ بڕەکەی چەند بێت زۆرە کەمە وڵی تقریبا دەر 15 مسقال بەڵێ بەسەر چاو بۆ دڕون دەکەمەوە بەڵێ بەس بەعینی بەکارم لێنە هەر لە ماڵە دامناوە تا بەزنێتی کڕین و فرۆشتن نییە بەی مامەڵی پێوە بکەی چاوەکەی گران ببێ بکڕم و بفرۆشم و هەرزان بێ بکڕم ئەوانە ناکە دانراوە بۆ خۆ دۆکوماڵ وەڵا مامۆستا براکانم معاش وەرەگرن پارەمەدەنێت خەڵم کردامەتە زێر هەر لە ماڵشا دامناوە بەسەر چاو ئینشەڵڵا قسەت بۆ دەکەم لەسەری بەسەر چاو سەلامت بخوا جزات بداتێت لە دنیا لە قیامەت مامۆستا خوا لە ڕاست بێ دادا کاڵێ سوپاس دەکەم خوای گەورەتان پارێزێ سوپاس بە جەنابیشت خوا لەگەڵ بۆ خوشکەکەم دادا کاڵێ دەڵێ لەسەر بەرنامەکەی پێشوو چون گەرنی ئەو خوشکە بەخۆ ئازا کە دەستەکانت خۆش بێ الحەمدوللا بەرنامەی ئیسلامی ئەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی لەم کەناڵەوە ڕووتاری جومعەکانمان والله هەمووی ذیکرایە فذەکر فإن الذیکرا تەنفع المؤمنین ئەوەی ئیمانداری بە حەقا تووڕە نابێ وەڵام مامۆستا بۆ باسی ئەوەی کرد بۆ وای پێوتم دەڵێ یا ڕەبی دەستت خۆش بێ کەلامی خوات بەبیریە نامەوە بۆی لەم دنیادا بە پاکی بژیم بۆی بە پاکی بچمەوە حزوری خوا دادا کاڵێ دەستخۆشی لێ دەکەم و الحەمدوللا ئینشەڵڵا دەرسێکی گەورەش هەم خۆم پێش جەنابیشت قەت تەداخولی ژیانی خەڵک نەکەین جاری تریش لە بەرنامە باسم کرد مرۆڤی سەرکەوتوو ئەوەیە ئەوەندە بە خۆمانەوە مەشغوڵ بین ئەوەندە بیری قبر و قیامەتی خۆمان هەبێ ئەوەندە بیر لە ژیانێکی شەرەفمەندانە بۆ ژیانی دنیای خۆمان و ناو چوارچەوەی ماڵ و مەدخەلی خۆمان بکەینەوە قەت سەیری ئەو لا مەکە ئیلا مەگەر کەسێک خۆی داوای ڕاوێژ و پرسێک لێ بکە ئەمیندارانە نەسیحەتی بکە قەت چاوم مەژێڕە دراوسەکەم چی کرد و چی نەکرد و هاوڕێکەم چی کرد خوا لە قیامەتە لە من ناپرسێتەوە بۆ ئەو وای کرد بەس لێمان دەپرسێتەوە بۆ تۆ باسی ئەوت کرد جا توخوا حیف نییە من لە قیامەتە دەفتەری ئەعمالی خۆم بەکردەوەی خەڵک کە خوا نەیفەرمۆ پەیوەندی بە تۆوە هەیە من پسم ڕەشیکەمەوە بەڵام بە هەرحاڵ دەستخۆشی لێ دەکەم کارێکی گەورەت کردووە یەکێک لە ئامانجەکانی پرۆگرامی خۆشەویستی تێناوەتە جێ خوشکە کاڵی یەخوا دەست خۆش بێ ئەڵی 10 مسقال 15 مسقال زێڕ لە ماڵەوە هەبێ مادام کڕین و فرۆشتنی پێوە ناکەی و بڕەکەی ناگاتە حەدی نیسابی زەکات نەخێر زەکاتی لەسەر نییە بەڵام هەرۆ خوشکرانە بژێری خوا خوشکەکەم ئەگەر جارێک بۆ نمونە 6 تاک بازنت فرۆشت ملیوانکەیەکت فرۆش بای ملیۆنێک دینارە هەر وەکو شکرانەی خوا کە چەند ساڵە کەشکر ئەم ئاڵتونانت کۆ کردوێتەوە کە بای ملیۆنێکت فرۆش 25,000 لێ بکە بەخێر ئەمجا بچۆ پارەکە بدەوە بە زیاڕێکی تر کە گۆڕیتن بەڵام ئەگەر لە ماڵەوە چەند ساڵی تر ئەواداننا 10 مسقال و 15 مسقال و ئەوانە بۆ ئافرەت چونکە بۆ نێتی مامەڵە و کڕین و فرۆشتندان نەناوە نەخێر زەکاتی لەسەر نێ و گونەعبار نابی لێت مبارەک بێ